ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 کارەکانی 56مین کۆنفرانسی ئاسایشی میونشن لە ئەڵمانیا کۆتایی دێت لە پەراوێزی ئەو کۆبوونەوە دیدارانەی کە مەسرور بارزانی کردی کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنی گرنگی لەگەڵ وەزیر و سەرۆک وەزیران و کەسایەتیە سیاسیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوەی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی عەرەبی و شاندی پەرلەمانتارانی ئەنجامدا. بۆیە زانیاری زیاتر لەو بارەیەوە دەخینەوە. منیش بەنۆرەی خۆم پێتان دەڵێم کە ڕۆژتان باش و هیوادارم لە هەر شوێنێکن دڵەکانتان ئاسوودە بێت و تەندروستێکی باشتان هەبێت. ئاگادارن گوێتان لە زەنگێکی مەترسیدار هەیە کە تەکنەلۆژیا ئەوەنە بەناخماندا ڕۆچۆتەوە کە خەریکە پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان ناهێڵێت. لەسەر ئەو بابەتە میوانمان دەبێت و هەروەها گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتە دەکەین. سەرۆک بارزانی پێشوازی لە ئایاد عەلاوی و شاندی یاوەری کرد. سەرۆک بارزانی و ئایاد عەلاوی سەرۆکی هاوپەیمانی وەتەنیە دۆخی ناوچەکە و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقیان تاوتێ کرد و ڕایان کرد. پێویستە حکوومەتی داهاتووی عێراق نوێنەرایەتی هەموو پێکاتەکان بکات. سەرۆک بارزانی و ئایاد عەلاوی جەختیان لە پێویستی مانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق کرد. هاوکات ئاماژەیان بەوەش کرد هیچ کەس و لایەنێک ناتوانێت بڕیاری تاکلایەنە لەبارەی چارەنووسی عێراق بدات. مەسرور بارزانی لەگەڵ ژمارەیەک سەرکردە و بەرپرسی جیهان کۆبەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەراوێزی کۆنفرانسی میونشن لەگەڵ وەزیرانی بەرگری ئەمریکا و کەنەدا و وەزیرانی دەرەوەی عێراق و فەڕەنسا، رووسیا، ئوردون، سەرۆک وەزیرانی هۆڵەندا و کوێیت، شاندێکی کۆنگرێسی ئەمریکا و شاندێکی پەرلەمانی ئەڵمانیا و ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی و ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق کۆبەوە. بڕیاریشە ئەمڕۆ مەسرور بارزانی ژمارەیەک دیدار و کۆبوونەوەی دیکە ئەنجام بدات. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت کوشتنی بەغدادی زیانێکی ئەوتۆی بە توانایی چالاکیەکانی داعش نەگەیاندووە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی واشنگتن پۆست ڕایگەاند کوشتنی ئەبوبەکر بەغدادی سەرکردەی داعش هیچ زیانێکی بە توانای ئەو ڕێکخراوە نەگەیاندووە، بەڵکو لە ئەنجامی چالاکیەکانیان بەردەوامن. ڕاشی گەیاند ئێستا داعش خەریکی خۆڕێخستنەوەیە. هەروەها مەسرور بارزانی ئاماژەی بەوەش دەکات داعش هێرشەکانیان بۆ سەرهێزەکانی ئەمنی لە عێراق زیاد کردووە و نیگارێنەکانی لەبارەی خۆڕێخستنەوەی داعش لە ناوچەکە گەیاندۆتە مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا. هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایدەگەێنێت پشتیوانی و هاوکاریەکانیان بۆ پێشمەرگە بەردەوام دەبن. مایلس کانگز وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە کوردستان 24 ڕاگەاند. هاوکاری و پشتیوانیەکانیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە چاکسازی و هێزی پێشمەرگە بەردەوام دەبێت. ڕاشی گەیاند کۆبوونەوەکانی مەسرور بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری وڵاتان لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن پابەندی هاوپەیمانی نێودەوڵەتیە بۆ شەڕی دژی داعش دەسەلمێنێت. و محەممەد عەلاوی ڕایگەاند ئەم هەفتەیە پێکهاتەی حکوومەت ئاڕاستەی پەرلەمان دەکرێت. محەممەد عەلاوی ڕاستپێرداوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لە پەیامێکدا ڕایگەاند پێکهاتەی کابینەی نوێی حکوومەت تەواو کراوە و ئەم هەفتەیە ئاڕاستەی پەرلەمان دەکرێت. ئاشکراشی کردووە کابینەی حکوومەت دوور لە دەستوەردانی سیاسی و لە کەسانی سربەخۆ پێکدێت. محەممەد عەلاوی داوایشی کرد پەرلەمانتاران دەنگ بە کابینەی حکوومەت بدەن بۆ ئەوەی دەست بە جێبەجێکردنی داواکاریەکانی گەل بکەن. لە هەڵمەتێکدا 10 چەکداری داعش لە سنووری حەمرین کوژران. سەباح نوعمان گوتەبێژی هێزەکانی دژە تیرۆری عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند لە هەڵمەتێکی فراوانی هێزەکانیان توانیوانە 10 چەکداری داعش لە سنووری حەمرین بکوژن و هاوکات دەیان پێگە و حەشارگەی چەکدارانی داعش لە ناوچەکە خاپور بکەن. گوتەبێژی هێزەکانی دژە تیرۆری عێراق ڕاشی گەیاند هەڵمەتەکە بە پشتبەستن بە زانیاری و هەواڵگری بووە. ترامپ و ئەردۆغان پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕەجەب تەیوب ئەردۆغان پەیوەندیەکی تەلەفۆنیان لەبارەی دۆخی ناوچەکە بە گەشتی و بە تایبەت سووریا و لیبیا ئەنجامدا.
ترامپ و ئەردۆغان جەختیان کردەوە هێرشەکانی سوپای سووریا بۆ سەر ئیدلیب جێگەی قبولکردن نییە و دەبێت بوەستێترێت. هەروەها ترامپ و ئەردۆغان داوا لە کۆتایی هێنان بە قەیرانی ئیدلیبیان کرد. 5 وڵات داوا لە ئێران دەکەن سندوقە ڕەشەکەی فڕۆکە ئۆکرانیەکە ڕادەست بکات. وەزیرانی دەرەوەی ئۆکرانیا، بەریتانیا، کەنەدا و ئەفغانستان. وەزیری بەرگری سوید لە پەراوێزی کۆنفرانسی یاسایشی مێونشن لە ڕێگەدراوێکدا داوایان لە ئێران کرد سندوقە ڕەشەکەی فڕۆکەکەی ئۆکرانیا ڕادەستی ناوەندی نێودەوڵەتی بکات بۆ ئەوەی بزانن لە کاتی خستنە خوارەوەی فڕۆکەکە لەلایەن ئێرانەوە چی ڕوویداوە. هەروەها ئەو 5 وڵاتە داواشیان کرد ئێران هەموو پابەندیەکان بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی فڕۆکەکە جێبەجێ بکات. ئەوە بوو کورتەیەک لە هەواڵەکان کە پێشکەشتان کرد. بارزانی سەرۆکی حکوومەتی کوردستان لە پراوێزی کۆنفرانسی ئاسایشی نوێشن بە جۆرێک لە دوو ڕۆژدا نزیکەی 20 کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک وەزیران و وەزیرانی دەرەوەی بەرگری وزا شاندی کۆنگرێس کۆمکاری عەرەبی و پەرلەمانی ئەڵمانیا ئەنجامەوە. لە کۆبوونەوەکانە بە گرنگیەوە باز لە پێگەی هەرێمی کوردستان کراوە وڵاتان جەختیان لە بەردەوامی پشتیوانیەکانیان بۆ هەرێمی کوردستان و پێشمەرگە کردوتەوە. بێگومان ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی گرنگدایە. هەرێمی کوردستان ئێستا بۆتە پێگەیەکی دیار لە جیهاندا و بە تایبەت کە سەرکردەکان یاخود کەسانی شارەزا پسپۆر و سیاسەتوانان باسیێواکەن کە کەسایەتی خودی کەسایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی کەسایەتێکی لەو جۆرەیەکە قۆناغەکانی بەرەو ئاستێکی دیکە بردووە. هەرێمی کوردستانی بردۆتە ئاستێک کە پێگەی لە جیهاندا دیار بێ و وتەکانیشی جێی هەڵوێستە لە سەرکردنە یاخود جێی ئەوەیە کە قسەی لەسەر بکرێت بە تایبەت بارودۆخی ناوچەکە و هەڵسەنگاندنی بارودۆخی ناوچەکە کە کوردستان ئێستا بمانەوە نەمانەوە ژمارەیە و دیارە ئەشبێت هەبێت بە تایبەت لە شەڕی داعش کە گرنگێکی زۆری و ڕۆڵی خۆشی گێڕێت لە بەرەنگاردنەوە. بەڵێ جێی خۆشحاڵیە کە لەم کۆنفرانسا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ژمارەیەک لە وەزیرانی بەرگری و هەروەها وەزیرانی وڵاتانی ئەو وڵاتانی کە هاوپەیمانن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ شەڕی دژ بە داعش و هەروەها ئەوەش دووپات کراوەتەوە کە ئەڵمانیا بەردەوام دەبێت لە ڕاهێنانەکانی بە پێشمەرگە ینی لەناو ئەم کۆنفرانسایە کۆمەڵێک ئەو کۆبوونەوانی کە ئەنجام درراوە هەمویان کۆبوونەوەکانی ئەرێنین و کۆبوونەوەیەکن کە جێی خۆشحاڵین بۆ هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەبن و پێگەی هەرێمی کوردستان تونتر دەکەن و لە پراوێزی ئەم کۆنگرێژدا ئەم کۆنفرانسەشدا کە ئەنجام درا کۆمەڵێک خاڵی تر هەبوون وەکو ئەو پرسانەی کە باسی لێوەکرا سەبارەت بە وەزیری بەرگری کەنەدا کە لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووەوە و جگە لەوەش هەروەها لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنساش بە هەمان شێوە کۆبووە ینی ئەم بەشداریکردنی شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کۆنفرانسەدا جێی بایەخ و گرنگی پێدان بوو کە ڕۆژەکانی کۆنفرانسەکە کە ئەم دووسێ ڕۆژە بوو هەمووی لەناو کۆبوونەوە بە شێوەیەک لەناو کۆبوونەبوون کە کۆبوونەوەکان هەمووی لە باڵێ خاڵێکی ئەرێنی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چاوی لێ دەکرا. لەو بارەوە ئینهاوسێکمان ئامادەیە بینەریمە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن دوو ڕۆژی پڕ دیدار و کۆبوونەوەی بەڕێکردووە. بە جۆرێک لە ڕۆژیەکەمی کۆنفرانسی ئاسایشی میونشندا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەریەک لە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری وزەی ئەمریکا و ئەنگرێت کرامپ کارپنهاور وەزیری بەرگری ئەڵمانیا و نەجاح شەمەری وەزیری بەرگری عێراق و سەرۆکوەزیرانی بولگاریا کۆبووەوە. لە کۆبوونەوەکاندا پرسە سیاسی و ئەمنی و ئابوووریەکان تاوتوێ کران و جەخت لە هەماهەنگی و پەیوەندی نێوانیان کرایەوە و
هەموو ئەو سەرکردانی لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن لەگەڵ مەسرور بارزانی کۆبوونەتەوە پشتیوانی وڵاتەکان بۆ هەرێمی کوردستان دەربڕیوە و جەختیان لە فراوانکردنی هەماهەنگی و پەیوەندیەکان کردوتەوە. هەر لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا و کەنەدا، وەزیرانی دەرەوەی عێراق، فەڕەنسا، رووسیا و ئوردن، سەرۆکوەزیرانی هۆڵەندا و کوێیت، شاندێکی کۆنگرێسی ئەمریکا و شاندی پەرلەمانی ئەڵمانیا و ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبوو ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق کۆبووەوە. لە کۆبوونەوەکانیدا مەسرور بارزانی جەختی لە ئامادەیی هەرێمی کوردستان بۆ هەمانگی و فراوانکردنی پەیوەندیەکان کردوتەوە و هاوکات هۆشداری لەباری مەترسی سەرهەڵدانە و ڕێخستنەوەی داعشی بەسەرکردە و بەرپرسانی وڵاتان داوە. بڕیاری شەمڕۆ مەسرور بارزانی ژمارەیەک دیدار و کۆبوونەوەی دیکە ئەنجام بدات. لەلایەن خۆشیەوە مایلز کاگنز گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە کوردستان 24 ڕاگەیاند. کۆبوونەوەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری وڵاتان لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن پابەندی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش دەسەلمێنێ. چاودێرانی سیاسی و شارەزا و پسپۆڕانی ئەمنی و نێودەوڵەتی بەشداری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 56مین کۆنفرانسی ئاسایشی میونشن بە گرنگ و کاریگەر دەزانن، چونکە ئێستا پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی جێگەی بایەخە و ڕۆڵێکی کاریگەری لە ناو هاوکێشەکاندا هەیە. ڕۆژە مێژوویەکان ئەو ڕۆژانن کە لە مێژوودا دروست دەبن، بەڵام هیچ کات دووبارە نابنەوە. بەڵام بۆمان هەیە کە تەنها بە یادیان بێنینەوە کە ئەمڕۆ لەو ڕۆژە مێژوانەی کە لە 16 دوو ئەو شتانی کە ڕوویان داوە زیاتر بە بیری خۆمانی دەهێنینەوە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 16 دووی 1925 ئەمین فەیزی بەگ نووسەری ناوداری کورد کۆچی دوایی کرد. هەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 16 1922 شۆڕشی باکووری کوردستان هەڵگیرسا. ساڵ لەمەوبەر لە 16 دووی ساڵی 2010 سەرۆکایەتی کۆماری عێراق یاسای قەرەبووکردنەوەی مادەی دەستی بەعسی پەسەند کرد. سۆڤان هەر بەپێی ئەو یاسایە 8 ملیارد دۆلار بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کورد دەرخان دەکرێت. لەو ڕۆژەیە کە بڕیاردرا ئەو لە 16 دووی ساڵی 2004 ئەنجومەنی حکم پرۆژە بڕیاری هەڵوەشاندەوەی یاساکانی ڕژێمی بەعسی پەسەند کرد. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 16 1922 یەکێتی گشتی قوتابیان لە عێراق لە عێراق دامەزرا کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە بە هەمان شێوە لە ساڵی 1923 لویسی پانزەیەم بە مەلیکی فەڕەنسا دانرا. لە 16 دووی ساڵی 1785 ئەنتوان لافوازیە سەرکەوتوو بوو لە شتیکردنەوەی ناو بۆ ئۆکسجین و هایدرۆجین کاستا ئەوە شتێکی بەبێ ئۆکسجین ناژین بەس نییە ژناوی لێ ناو. لە 16 دووی 1989 ئەنجومەنی هاریکاری کەندا و پێکێندا. بەڵێ هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 16 دووی 1963 ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی پێک هاتووە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1927 ژاپۆن یەکەم مانگی دەستکردی تاقی کردەوە. ئەم مانگە دەستکردانە زۆر جار کە ئەبینی ئاوا لەسەر مانگ بەو جلوبەرگە قورس و ئەڕۆن، بەڵام ئەم مانگە دەستکردە فەرقەکە، ئەمە مانگێکی دەستکردە کە ببینرێت زانیاری لێەوە وەربگیرێت. من کاڵەن مانگی دەستکرد یەکسەر مانگم بیرەکەێتەوە کە و جلوبەرگە قورسیان لە بەرایەوە بەسەر مانگە ئەڕۆن. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی هەردوو یاریزانی بەرازیلی پێلێ و دینلۆسۆنە. ئەو ڕۆژەش وتم لە ناوە وەرزشیەکانە من کەمێکی بەڵام جژنی لەدایکبوونی لێ پیرۆزبێ لە بەرەی بەڕاستی یعنی یاریزانێکی جوان یاریەکات سەرسامە پێی وە پێم وابێ هەتا ئێستاژ وەکو ڕاوێژکار یاریەکان سیرێکەن وکە چەندێک بەتوانە یاریکردنە. هەر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 16 دوو لە ساڵی 2012 بەهۆی ئاگرکەوتنەوە 300 زیندانی لە هندۆراس گیانیان لەدەستدا. وەرە زیندانیش بێت و بشسوودێ. بەڵێ
وەزارەتی ناوخۆی عێراق ڕوبەڕووی کاری لەشفرۆشی دەبێتەوە. وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەاند بە پێی یاسای شوێنی لەشفرۆشی قەدەغەیە. خالید ئەلمەحەنە گوتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەاند بە پێی یاسای کارپێکراوەکان بوونی شوێنی لەشفرۆشی لا وڵاتەکەمان قەدەغەیە. ڕاشی گەیاند پۆلیسی تایبەت بە کاروباری کۆمەڵایەتی هەیە و ڕێگری دەکەن لە بەکارهێنانی شوێنی مەساج بۆ کاری لەشفرۆشی و هەموو ئەو شوێنانەی بۆ کاری لەشفرۆشی بەکاردەهێنێت. بەڕاستی ئەم پارتەی کە لێرە باسی مەساجەکات وای لە هاتۆ کەسێک بە تەواومانە پزیشک داوای لێ ئەکات کە مەساج بکات چونکە بۆ تەندروستی یان کەسێکە وەکو ئەوەی کە بڵێ پێویستە بڕواتە ئەو شوێنە. ئێستا ئەو شوێنانە ناڵێن بە شێوەیەکی گشتی بەڵام هەندێک شوێن ئەتوانین بڵین هێمای پرسیاری لەسرە خەڵک ناتوانێت سەردانی بکات و ئەم شوێنە جیاوازە لە شوێنێکی دیکە. و گوتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق داواش لە هاوڵاتیان دەکات بۆ داخستنی ئەو شوێنانە و ڕێگری لا بڵاوبوونەوەی نەخۆشی و ڤایرۆسی مەترسیدار هاوکار بن. ئێستاش ئەچینە لای چۆڕ کامێرانمان وەکو هەر لە سەرەتای پرۆگرامی ڕۆژباش کاتبێتانەڵێن کە زانیاریەکان لە شار و شارەچەکانی هەرێمی کوردستان بۆ ئێوە گوێزینەوە لە ڕێگەی پەیامبەرانمانەوە. ئێستاش ئەچینە شاری سلێمانی ئەچینە لای پەیامبەرمان ئارام بەختیار. ئارام ڕۆژ باش سڵاو لێبێ پێمان بڵێ زانیاریەکان لە سلێمانی چیە ڕۆژەفی سلێمانی چییە؟ ڕۆژ باش ئارام. پێم وا بێت ئارام هێشتا ئێمە نییە. ئارام پێمان وا بێت کە ئێستا ئارام گوێ لە ئێمە نییە بەڵام دەگەڕینەوە لای ئارام. لە شارەدەی باوەنور دەڤەری گەرمیان مامۆستایەک 18 ساڵە بە شێوازێکی جیاواز پراکتیکەکان بە قوتابیەکان دەڵێتەوە. ئەمەش وای کردووە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر حزب و توانای قوتابیەکان دەرکەوێت و قوتابیەکانیش خۆشەویستێکی زۆریان بۆ خوێندنگەکەیان و بۆ مامۆستاکەشیان هەبێت. بەڕاستی لە ماڵەوە ئێمە زۆر جار ئەوە ئەبینین خۆمان مناڵمان هەیە و ئەوانش کە مناڵیان هەیە هەستیان بەوە کردووە منداڵ زۆر سەرنج ئەداتە مامۆستاکەی. زۆر جار دایک و باوک شتێکی پێڵێت لی وەرەگرێت بەس بە ئەندازەی ئەوەی کە لە مامۆستاکە شت وەرئەگرێت بەو ئەندازەیە نییە کە دایک و باوک کە دووپاتی قسەکانی مامۆستا دەکەنەوە زیاتر جەخت دەکات و سەری بۆیە ئەو مامۆستایە زۆر کارێکی باشەکات کە وانەکان بە شێوەیەکی پراکتیکی ئەڵێت. من لە راپۆرتێکە بوو بینیم کە مامۆستایەک دێ بە دێ ئەسوڕایەوە ئەگەڕا و خوێندکارەکان قوتابیەکانی دەبردا هەر شوێنە کە باسی هەر شتێکی کرد ڕێک ئەو شوێنی بە بەرجەستە بە شێوازێکی زۆر چۆنەڵ پراکتیکی مناڵەکان وانەکانی بۆ مناڵەکان شی دەکردەوە. بەڵێ هەر لەو بارەوە بینەری ئەم پاکێجە بن. مامۆستای وانەی کوردیە ماوەی 18 ساڵە بە شێوازێکی جیاواز وانە با قوتابیەکانی دەڵێتەوە. ئەم شێوازی وانەوتنەوەیە کە ئەم مامۆستایە لە پۆلدا پەیڕەوی دەکات کاریگەری تەواوی لەسەر بەرەو پێشچوونی ئاستی قوتابیەکانی بەجێ دێڵێت و پێی ئاسوودەن. وانەکەی من وانەی خوێندنی کوردی ئەگەر ئەو وانانە بە پراکتیکی ئەگەر وانانە بە شێوازێکی واقعی نەبێت تەلەبە زۆر ئینسجامی لەگەڵ بابەتەکان نابێت یان شەوق یعنی حەز و ئارەزوی بۆ بابەتەکە نابێت. بۆ نمونە تۆ ئەڕۆیتە بابەتی ئاش ئەبێ بزانی چۆن باسی گەرمیان بۆکەی بزانی چۆن باسی ئاردیان بۆکەی باسی سەمونیان بۆکەی سوودەکانی ئاشیە یان بۆ نمونە لە هەر بابەتێکی ترا لە بڕووە بۆ نمونە تەلەبە هەیە ڕەنگە بەڕووی تا ئێستا نەبینی بێت. منەوە ڕۆژێک کە بابەتی بەڕوومە بۆ بەڕوو بۆ هەمویان هێناوەیەکی بەڕۆکشم پێداون کە لە ماڵەوە بیخەنە سەر سۆبابی برژێنن کە کۆمەڵێک سوودی چاکی هەیە هەم لە ڕووی درەختەکەی و هەم لە ڕووی ئەو بەرەی کە ئیگرێت بۆ خواردن و هەم جاری واشێ بۆ ئاژەڵ. ئەمانە عادەتەن ئینسان کاتێک کەشتەکان ئەبێتە واقعی لە بەردەمی خۆیان بە شێوازێکی جوانتر ئەزبەریەکات بە شێوازێکی جوانتر وەریەگرێ و باشتر وەریەگرێت. ڕاک وێنەی چییە؟ شێوازی وانەوتنەوەکەی مامۆستا جەلال بە قوتابیەکانی خۆشەویستی بۆ پیشەکەی بە جۆرێکە کە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە
کاریگەری دروست کردووە و وای کردووە نەک بە تەنیا قوتابیەکان بەڵکو بەشێکی زۆر لە کەسوکاری قوتابیەکانیش ئاشنایەتیان لەگەڵیدا هەبێت. ئاسی قوتابیەکانی زۆر باشە بگرە ئەتوانم بڵێم قوتابی لە کۆتایی ساڵە لە ڕووی پەروەردەیەوە ئەوە هەر باس ناکرێت بەڵام لە ڕووی خوێندنەوە ئەم قوتابیانە وایان لێتێکە بەتەواوی بتوانن فێری نووسین و خوێندن بوونەوە لە زمانی کوردیە و لە ڕووی پەروەردەیش و ئینسیجامێکی تەواوی هەیە لەگەڵ باوکان و دایکانە لەگەڵ کەسوکاری قوتابیە. گرنگەکەی تەبعاً لە کاتێک کە خوێندکارێ لایەنی دەرونی مرتاحتر بێ زیاتر ئەو دەرس و بابەتە وەرەگرێ و گرنگی زیاتری پێئەدا جوانتر ئەتوانێت شێوازەکان فێر بێ بەرەو پێشتر ئەچێ ئەو خوێندکارە بەس کە ئەگەر بێزاروێ ناتوانێت ئەو دەرسە بە باشی هەم مرتاحیش نییە. شیکردنەوەی وانەکان بۆ قوتابیان بە شێوازێکی پراکتیکی وای کردووە ئەم قوتابیانە جیالەوەی زوو تێگەیشتنیان هەبێت بۆ وانەکانیان با خێرایی فێری نووسین و خوێندن ببن و خۆشەویستیەکی تەواویشیان بۆ قوتابخانەکەیان هەبێت. هەرێم جاف، کوردستان 24 شارەدەی باوەنور دەڤەری گەرمیان. دەستخۆشی بۆ ئەو مامۆستایە و تەواوی مامۆستایان و مامۆستایانی خۆشمان بیرەکەوێتەوە بەڕاستی هەمیشە مامۆستایان بە شێوازێکی تایبەت وانیان و تۆ دڵم پێخۆش بۆ مامۆستایە و مامۆستاکانی خۆشمان بیرکەوتەوە. ئێستا دووبارە چینەوە سلێمانی پاملێرمان ئارام بەختیارمان لەگەڵە. سڵاو لەبێ ئارام، پێمان بڵێ ڕۆژەفی شاری سلێمانی چییە؟ ڕۆژ باش ئارام. بەڵێ ڕۆژتان باش لە پلەکانی گەرمای سلێمانیەوە دەست پێ دەکەم دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی سەرما و بەفربارین ڕوو لە شاری سلێمانی کرد بەڵام دوا بە دوای ئەو شەپۆلە بەفربارین و سەرمایە ئێستا پلەکانی گەرما هەندێک بەرز بۆتەوە لە سلێمانی بە ڕۆژ تا دەگاتە نیوەڕوان پلەکانی گەرما هەندێک نزمە بەڵام لە دوانی وەڕۆ تا دەگاتە ئێواران پلەکانی گەرما ئاسایی بوونەتەوە لە سلێمانی کە بە جۆرێک دەگاتە 15 بۆ 20 پلا لە هەندێک شوێن. ئەمەوێ باسی ئەو کاروچالاکیانەی ئەمڕۆ بکەم لە سلێمانی هەیە سەرەتا بەهۆی دانانی پێوەری زیرەکەوە لە چەنگەڕەکێکی شاری سلێمانی کارەبای نیشتیمانی نابێت ئەو گەڕەکانەش بریتین لە گەڕەکی زەرگەتە کە یەکێکە لە گەڕەکە گەورەکانی شاری سلێمانی بەڕۆبەرایەتی کارەبای سلێمانی ئاگداریشی بڵاو کردوەوە کە ئەمڕۆ ئەو گەڕەکە تا ئێوارە کارەبایان نابێت بەهۆی دانانی پێوەری زیرەک لە کاتێکدایە لە 120 گەڕەکەکانی سلێمانی لە ئێستادا پێوەری زیرەکیان بۆ دانراوە و کارەکان بە شێوەیەکی باش بەڕەوە دەچێت. ئەمڕۆ بڕیارە کاتژمێردا ژمارەیەک ئەندامی پەرلەمانی کوردستان سەردانی شاری سلێمانی بکەن لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کۆ بنەوە هەروەها سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و بەڕێوەبەرایەتی ڕاستاندن بکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوو هەم لە هەولێر هەمیش لە سلێمانی کراوەتەوە کە نوێنەرایەتی وەزارەتی دەرەوەی عێراقی تێدایە دەیانەوێت بزانن کاروبارەکان هەم لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەمیش لە پاسپۆرت و ئەو فەرمانگە نوێی کە فەرمانگەی ڕاستاندنە چۆن بەڕێوە دەچێت. دەمەوێت بێمە سەر بابەتە سیاسیەکان دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە چوو بە ئامادەبوونی کۆسرەت ڕەسوول سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەش دوایەوەی کە نامەیەکی ئاراستەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کرد کە تێیدا داوای کرد کە کۆبوونەوەکان ڕابگیرە تا و کاتەی دەگەنە ڕێکەوتنێک بەپێی زانیاریەکان تا ئێستا بەشێکی زۆر لە سەرکردە کۆنەکانی یەکێتی بڵێن ناڕازین لەو سیستەمەی کە ئەنجومەنی سەرکردایەتی پەسەندی کرد بۆ بەڕێوەبردننی یەکێتی کە سیستەمی هاوسەرۆکیە. ئەمەش وای کرد بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی سەردانی کۆسرەت ڕەسوول بکەن داوای لێ بکەن بەشداری کۆبوونەوەی دوایین کۆبوونەوە بکات. دوێنێش کۆسرەت ڕەسوول بڕیاریدا کە کۆبوونەوەکان ڕابگیرێت کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی کە بۆ پەسەندکردنی
خاڵەکانی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی سەرکردایەتیە ئەمەش دوای ئەوەی کە کۆسەتەسوول بڕیارە بۆ چارەسەر سەردانی دەرەوەی وڵات بکات تا گەڕانەوەی بڕیاردرا کە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی ڕابگرێت کە تا ئێستا زیاتر لە 50 مادەی پەیڕەوی ناوخۆ لە کۆی 77 مادە پەسەند کراوە بەڵام گرنگترین مادەی ئەوەیە کە سیستمی بەڕێوەبردنی یەکێتی کە سیستمی هاوسەرۆکیە تا ئێستا ئەوە مشتومڕێکی زۆری لەسەرە ناڕەزایەتێکی زۆری لە نێو سەرکردەکانی یەکێتی لێ کەوتەوە بۆیە بڕیاردرا کە کۆبوونەوەکان ڕابگیرێت تا و کاتێک کۆسەتەسوول دەگەڕێتەوە ئارام ئەگەر پێمان بڵێ باس لەوە کرا کە بافڵ تاڵەبانی و هەروەها لاهور شێخ جەنگی دانرا بە هاوسەرۆکی یەکێتی ئایا دەنگۆی ئەوە هەیە کە کەسی تر بکرێتە هاوسەرۆک؟ بەرپرسانی شاری سلێمانی دەڵێن ئێمە چاوەڕوانی ئەوەین کە ئارام پێشتر باز لەوە کرا کە هەر یەک لە بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی کە ببنە هاوسەرۆک وەکو ئەو سیستمەی کە خۆیان ئێستا دایانناوە یەکێتی بێتە هاوسەرۆکاتی ئایا پێ ئەچێت کەسانی دیکەش بکرێت یعنی جگە لەو دوو کەساتی کە دانراوە دەنگۆی ئەوە هەیە یاخود زانیاری وایە کە کەسانی دیکەش بکرێنە هاوسەرۆک؟ ئەو هەواڵە کە بڵاو بوویەوە کە ناوی دوو کەس هێنرا کە وەکو هاوسەرۆکانی یەکێتی دیاری کراون دواتر سەرۆکی کاتی ئەنجومەنی سەرکردایەتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەو هەواڵەی ڕەت کردەوە ئەو باسی لەوە کرد کە ئەوە چەند میدیایەک ئەو ناوانەیان بڵاو کردوێتەوە چونکە تا ئێستا دەنگدان نەکراوە بۆ ئەنجامدانی ینی بۆ هەڵبژاردننی هاوسەرۆک چونکە هەتا 77 مادەکەی پەیڕەوی ناوخۆ پەسەند نەکرێت ئەوە ناتوانرێت هاوسەرۆک بۆ یەکێتی هەڵبژێردرێت ناوی پاڤڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگیش دەهێنرێت وەکەوەی کە ئەو دوو کەسە زۆرترین دەنگی کۆنگریان بەدەستهێناوە بەڵام ئەماش وای کرد کە ئەنجومەنی باڵای سیاسی و پاراستنی بەرژەوەندەکانی ئارام تۆ باسی چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانیت بۆ کردین بە گشتی لە ڕووی سیاسی و لە ڕووی کەش و هەوا و هەمووی ئەوانە ئێستا پێمان بڵێ دوای ئەمەی کە ڕۆژەف پێشکەشی ئێمە دەکەیت و بۆ بینەراندا بەتەمای چی بکەیت چیەکەی من بەس مێشکم لەلای ئەوەیە سلێمانی زۆر شوێنی خۆشی لێ بۆ خواردنی خۆش کە بەیانیان بیخۆی بۆ کۆ ئەچیت وەڵای ئەمڕۆ دوای ڕۆژەف وەکو ڕۆژەکانی دیکە دەچینە سەر کات بۆ کار ئەو پاکێجانی کە بۆمان دیاری کراوە ئەنجامی دەدەین بەڵام بەنیازم ڕۆژی پێنجشەممە بچمە سەیران ئیتر باوی گۆشتبرزاندن دەستی پێ کردوێتەوە و هاوڵاتیان کە کەشەکە خۆش دەکات ڕۆژانی پێنجشەممە و هەینی دەچنە شوێنەکان بە تایبەتی سیتە قەرداغ کام شوێنانە نزیکن لە شاری سلێمانیەوە دەست دەکەن بە برژاندنی گۆشت کە ئیتر لەم کاتە بە دواتا دەگاتە کۆتایی مانگی سێ دەست پێ دەگات منیش بڕیارە ڕۆژی پێنجشەممە بەخۆشی بێت دیارە بەرچاییەکی زۆر باشە کردو بۆ یەکسەر نەچوویتەوە سەر باسی خواردن و ئەوانە ئێمە زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان دەسەڵاتدارانی تورکمانستان داوا لە فەرمانبەرانەکەن ڕەنگی قژیان ماش و برنج بکەن میدیاکانی رووسیا بڵاویان کردوتەوە دەسەڵاتدارانی تورکمانستان داوا لە زۆرینەی فەرمانبەرانی دەوڵەت دەکات بە تایبەت ئەوانەی تەمەنیان لە سەر و 40 ساڵیەوەیە ڕەنگی قژیان بۆ ڕەش و سپی ئاوا بە ماش و برنج ناسراوە بگۆڕن بۆەوەی لە ڕەنگی قژی کۆربانگۆلی محەممەدۆف سەرۆکی ئەو وڵاتە بچێت کە ماوەیەک دەستبەرداری ڕەشکردنەوەی قژی بووە. میدیاکان ئاماژەیان بۆ کردووە بڕیارەکەی تورکمانستان فەرمانبەرانی پەروەردە و تەندروستی ناگرێتەوە چونکە نابێت ئەوان ڕەنگی قژیان بگۆڕن.
ئەم چونکە خۆی ڕەنگی قژی بەتەمان نییە ئیتر بیگۆڕی یعنی بەتەمان نییە ئیتر ڕەنگی قژی خۆی بۆیە بکات بۆیە ئێوە دڵی لە خۆی دانەمێنێ خەڵکی تریش وەکو ئەو بن بۆیە ئەو داوای کردو هەرچەند لە سەروی چلەوە یەواش خۆی هەر بە سروشتی لە سەروی چلەوە قژ ماش و برنجە بێت بەڵام ئیتر دیارە لەسەر داواکەی ئەوە بێ بڕۆن و ساڵی ڕابردووش دەسەڵاتدارانی تورکمەنستان بڕیاریاندا بوو قوتابخانەکان و نەخۆشخانەکان ناچار بکرێن وێنەیەکی سەرۆکی وڵات بە ڕەنگی قژی ماش و برنجی هەڵبواست زۆر عقدەی هەیە لەو ڕەنگە ماش و برنجە لە ساڵی 2007 سەرۆکی پێشووی تورکمەنستان بڕیاریدا لەسەر بنەمای ناوی ئەندامانی خێزانەکەی ڕۆژەکانی هەفتای گۆڕی و هەروەها یەکێکی دیکە لە بڕیارە سەیر و سەمەرەکانی ئەم سەرۆکە و بڕیارێکی سەرنجڕاکێشە کە سەرۆکی پێشووی تورکمانستان قەدەغەکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیلی ڕەنگی ڕەش زیادکردنی و هاوردەکردنی ئۆتۆمبیلی سپی واتە ئۆتۆمبیلی ڕەشی قەدەغە کردووە زیاتر بڕیاریەوە کە ئۆتۆمبیلی سپی بێت بەگشتی کێشەی لەگەڵ ئەو دوو ڕەنگە هەیە یا ئەبێ هەموو شتێوەکو ئەو دوو ڕەنگە بێت یاخود باشە کە ڕەش و سپیە قەراری نەیەوە بیکەن بە ڕەنگێکی دیکە بەڵێ وەک لە سەرەتایی بەرنامەکە باسمان کرد کە ئێمە بابەتمان ئەبێت و وتمان ئێوەش گوێبیستی ئەو زەنگی هۆشیاری یاخود ئەو زەنگە مەترسیدارە هەن کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبن و بە کوتەی هاوڵاتیان ئەمە شوای کردووە ئێستا وەک جاران پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێز و گەرم و گۆڕ نەبن بەڵام لەگەڵ ئەوەشدا پێیان وایە تەکنۆلۆژیا سوودێکی زۆر بە مرۆڤایەتی گەیاندووە و ئاسانکاری بۆ کاروباری ڕۆژانە دەکات کە هەرچەند ئەم ئاسانکاریە زۆر باشە بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەهۆی زۆر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەک فەیسبوک و ئینستاگرام و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کاڵ بوونەتەوە وەک جاران چێژ لە یەکتر بینین و سەردانیکردنی کەس و کاریان و هەروەها چواردەروبەرەکەیان و دۆستانیان نابینن ئێمە هاوکارم هاژە پاکێجێکی لەو بارەیەوە بۆتان ئامادە کردووە کە پێکەوبینەریەکە دوای تەمەنێک کارکردن و هاوڕێیەتی دوورکەوتنەوە لە یەکدی لە مێژ بوو پێک نەگەیشت بوون بەڵام ژیان دەرفەتی پێدان جارێکی دیکە بە یادی ڕۆژانی هاوڕێیەتی کار و دانیشتن و چاخواردنەوە دووبارە کاتیان بۆ هاوڕێیەتیان تەرخان کردەوە لەگەڵ سەردانکردنمان نیگەرانیەکانیان و گفتوگۆکانیان لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و سەردانکردنی یەکدی و لە هەواڵپرسینەکاندا چڕ کردەوە وەک خۆیان باسییان دەکرد ئێستا لە زۆربەی بۆنە کۆمەڵایەتیەکانیش تەنیا بە کورتەنامەیەک بەشداری دەکرێت. هیوای ئەوەمە خزمێکم هەیە یعنی 2 مانگ 3 مانگ جارێک بە هیوای ئەوەم کە مەرحەبام کاتن یان مەرحەبای بکەم وەختێک دەبینیم نامەیەک دەنوێستن سڵاو ئەو هەمووی تێک دەداتنەوە بەڕاستی ئەوە 3 ساڵ دەبێت ئەوە لەبەرەوەی ئێمە هەردووکمان ڕۆژنامە نووسین وەختی خۆی لەگەر چەند برادێکی خۆمان یەکتریمان دەبینی ئێستا ژێر یەکتریمان بینیوە گوتمان بە قسە بکەین لەسەر ئەو مۆزوعانەی کە ئێستا کە چۆن خەڵک دەتوانێت یەکتر ببینێت لە میوانیدا دانیشتیان دێ هەر کەس خەریکی موبیلی خۆیتی چ ئەوە نەمایە بەحسی پێشان بکە ڕەحم کەم بۆیە هێشتا مایە لەکەن هەندێک عایلێن بەس زۆر کەم بۆ بەداخەوە ئیشەڵا ئەوی کەمەکە مایە هەر بمینیتن جاران هاتوچ زۆر هەبوو تێکەلی هەبوو پێشکەوتن و زۆر بەکارهێنانی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان تا دێت دانیشتن و کۆڕ و کۆبوونەوەکان پاشەکشە پێدەکات بە جۆرێک لە نێوماڵ و شەقامەکان و تەنانەت شوێنە گشتیەکانیش لە نێو ژمارەیەک کەس بەشێکیان بە مۆبایلەکانیانەوە سەرقاڵن هەندێکیان لە هەواڵپرسین و بەسەرکردنەوەی هاوڕێکانی دیکەدان ئەم دوو کیژە باسییان لە پەیوەندیەکانی ڕۆژانەیان دەکرد و دەڵێن ڕۆژانە ئاگاداری یەکدین بەڵام زیاتر لە 2 مانگە بەنیازی چوونە بازار و یەکتر بینینین دەچێت ناو سۆشیال میدیا ناتوانانی بێتە دەرەوە هەر تەماشایەوە دەکەیەوە دەکەیت ینی وەختت لێ دەڕۆ وەخت زۆر دەکوژی و هەروە خەڵکیشانی باوی سۆشیال میدیاوە تەماشای ینی ناچنە دەرەوە هاوڕێکان ئەوە 2 مانگە یەکترمان نەدیت یاندێ هاوڕێمە ینی ساڵێکە نەما دیتە بەس لە سۆشیال میدیا ئاگامان لە یەکترەیە
تا دێت ژمارەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبن. لە هەر مانگێکدا زیاتر لە 100 ملیۆن کەس ئینستاگرام بەکاردەهێنن. ڕۆژانە بەکارهێنەران 1.45 بلیۆن جار سەردانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن. نزیکەی 158 ملیۆن لە بەکارهێنەران سناپ دەکەن لە سناپچاتەوە. ئەوەش بووە وەڵامی ئەو خۆشەویستی و نزیکبوونەوەی خزم و دۆستان کە هەمیشە یەکێک بووە لە دیمەنە دیارەکان. بۆیە زۆرێک لە کەسانی بە ئەزمون و شارەزایانی کۆمەلگا کار دەکەن بۆ پاراستن و مانەوەی ئەو پەیوەندیانە. هاژە غەفور، کوردستان 24 هەولێر. دەستخۆش هاژە بۆ پاکێجە جوانە کە لە ناو بازار بوویت ئەوە زیاتر سۆڤان بەڕاستی بە تایبەت ئەو دوو هاوڵاتی سەرەتا ئەو دوو کەسە زۆر چێژم لە دانیشتنەکەیان بینی جگەلەوەی خۆیان ماوەیەکی زۆر بوو یەکیان نەبینی بوو وەکو ئاماژەشم پێیا بوو لە پاکێجەکە بەڵام دوێنێ یعنی ئەوەندە بە سەرهاتی خۆشیان باس کرد کە بە تایبەت لەگەڵیان دانیشت بووم پێچوو ینی ئێمەش زەنگێک بێ بۆی کە بیرمان بکەوێتەوە کەسانێک هەن زۆر گرنگن بۆ ئێمە کەسانێک هەن کە جی بایەخ بوون ڕۆژانێک کارمان لەگەڵا کردوون پێویستە چەند جارێک بەسەریانکەینەوە ڕاست ئێمە ڕۆژانە بە مۆبایلەکەمان لە ڕێی کورتەنامەیەکەوە قسەیەکیان لەگەڵاکەین بەڵام هیچ وەک ئەوە نییە کە دانیشی هەر دوێنێکە ئەو کچانم بینی کاتیان دانابوو بڕۆن بۆ بازار یعنی ئەم بینینە خۆشترە جاروایە کە نەخۆشە بیت هاوڕێکت بێت بۆلات زۆر لەوە خۆشترە وەک لەوەی کە بەنامەیەک بەسەرەکان بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئێمە بابەتە لەسەر ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە ئێمە میوانەکەمان ئێستا ئامادەیە و چونکە ئەو بابەتە لەلایەن کەسانی پسپۆڕەوە لەلایەن کەسانی پسپۆڕەوە کە باسی لێوە ئەکرێت زۆر زیاتر تێگەیشتنەکانمان بۆی زیاتر دەبێت و پێشەوەی کە ئێمە میوانەکەمان بانگهێشتی ناو ستۆدیۆ بکەین ئەم بابەتەش دەخوێنین و دواتر دەچین ناو بابەتەکە و میوانەکەمان بانگهێشت دەکەین لە ساڵی 1942 لە کاتی جەنگی دووهەمی جیهانی دوو خوشکی ڕووسی لە یەکتر دادەبڕێن ئەها باسی پەیوەندی کۆمەڵایەتیمان کرد لە دوای چەندێک دەگەڕێەوە ئێستا دوای 78 ساڵ بە یەکتر شاد بوونەوە ئەوان کە چوار خوشک و برا بوون بەهۆی جەنگ هەموو تەمەنی لاوێتیان لە دووری یەکتر بەڕێ کردووە ئەو دوو خوشکە بە میدیاکانیان ڕاگەیاندووە یەکتر بینینەوەیان درەنگ هاتۆتە دی بەڵام خۆشحاڵن کە تەمەەن ڕێگەیدا هیچ نەبێت وێنەیەک بەیەکەوە بگرن خەڵکانێکن ئاوها ساڵەها لە یەک دوورن تەمەنای ئەوە ئەکەن کە بگەڕێنەوە بۆ لای یەکتری ببینن ئێمەش خوشک و دایک و هاوڕێ و دۆست و با بڵێن کەس ئازیزەکانمان لە چواردەورمانن تەنها بە مەسجێک بە سەریان ئەکەینەوە هەندێک کەس هەیە من زۆر دوور ناڕۆم باسی خۆمەکەم هەندێک کەس هەیە هاوڕێ و دۆستی ئەزیزی منن یاخود خزمی منن لەواچە 6 مانگیش بێنیانم بینی بێت 7 مانگیش بێنیانم بینیوێت بەهۆی مەشغەڵەتەوە ئەوەش لە یاد نەکەین مەشغەڵەتی شوای لێ کردوین کە با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتەکانمان کەمتر ببێتەوە بەڵام نەک بەو ئاستەی کە ئێمە خۆمان بووینەتە هۆکارەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمی بڕوە بەڵام سۆڤان زۆر جاریش تۆڕە کۆمەڵایەتیەکان سوودی هەیە با هەر باس لەوە نەکەین کە هەموو شتێکی کاڵ کردوتەوە هەندێک جار تۆ کەسانێکی ئازیزە هەیە ناتوانانی هەموو ڕۆژێک التزامە هەبێ بۆی سەردانیابێ ئەمەش زۆر باشە و ڕێگەی دووری بۆ ئاسان کورد کردوینەتەوە بۆی کورد کردوینەتەوە بەڵام هێشتا مەبەستەکە لێرە ئەوەیە کە گفتوگۆی لەسەرەکەی وەکو ئەو خانمە لە ناو پاکێجەکە ئاماژەی پیا زۆر جار کە ئەچیتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکە لە بیرتە چی ینی کاتەکە و چەندێک تێپەڕیوە ئەو هەموو کاتە و بەفیڕۆیاوە ئەو هەموو بیرکردنەوە و یاخود کاتی گرنگتر هەیە کە بەشتی گرنگترەوە بەسەری بەریان هیچ نابچیتە لای بەفیڕۆ چووە لەبەرەوەیە کە ئێماڵین تۆخبوونەوەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری نەرێنی لەوانێت دروست بکات بەڵێ ئێماڵین تۆڕی کۆمەڵایەتی من کاڵێن تۆڕی کۆمەڵایەتی هەر وەکو تۆڕ هێتە پێشام تۆڕی کۆمەڵایەتیە کە بۆتە تۆڕێک تۆی گرتۆ ناهڵێ بیتە ناو کۆمەلگاوە یعنی تۆی لە من وا ئەیبینم لە کۆمەلگە دوورتەخە هەرچەند تۆ لەگەڵ کەسانێکا قسە ئەەکەیت لەناو ئەو تۆڕە بەڵام لە دەروەوەی ئەو تۆڕە تۆ دەرچویتە و ئێستا ئینهاوسێکمان ئامادەیە کە بینەری ئەو ئینهاوسەش دەبین دیمەنی یەکەم دیداری ئەم دوو خوشکەیە لە دوای 78 ساڵ یۆلیا و ڕۆزالینە هەردووکیان خەڵکی ڕووسیان
ساڵی 1942 لە کاتی جەنگی جیهانی دووهەم لە یەک دابڕان. ئەوان 4 خوشک و برابوون، بەڵام بێڕەحمی جەنگ و پەراکەندەبوونیان وای کرد هەموو ژیانی گەنجی لە یەکدی دوور بکەونەوە. ئەو کاتە 4 کەس بووین، من و گەلیا و یوریچکا و یولیا. زۆر بە دوایان ئاگەڕام، پرسیارم لە هەر کێ کرد گوتیان ناسم. خەونم بە ڕۆژێکی وەهاوە دەدەیت کە تیایاندا ئاهەنگ جێڕم و یەکێکیان بدۆزمەوە. ئەم دیمەنانە لەلایەن پۆلیسی شاری چێڵیا بینیسکەوە بڵاو کراوەتەوە. بە یەکگەیاندنی ئەو دوو خوشکەش هەر لەلایەن ئەوانەوە بووە. وەک دوو خوشکەکە بە میدیا ڕووسیەکانیان گوتووە ڕەنگە خەونی یەکگرتنەوەیان درەنگ هات بێتە دی، بەڵام هیچ نەبێ لەم درەنگ وەختەشدا خۆشحاڵن بەوەی تەمەن مەودایدان هەر هیچ نەبێ بتوانن وێنەیەک پێکەوە بگرن. بەڵێ بۆ باسکردنی زیاتر لەسەر تەوەرەکەمان ئێمە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد خانی ڕاهێنەری نێودوڵەتی مان کردووە کە باس لە تەکنۆلۆژیا و جێگەی پەیوەندیە کۆمەڵاتەکان ستۆدیۆت ڕووناک کردەوە بەخێر هاتی. دکتۆر زۆر خۆشحاڵین کە باس لە بابەتێک ئەکەین کە هەر هەمومان لەم بابەتەیە ڕۆچوین، قاڵ بووینە لەم بابەتە و ناکرێ خۆمانی لێ بیخینە پشتی گوێ. باش ئەیزانین کە چ کاریگەریکی لەسەر ژیانمان هەیە، بەڵام بە ڕۆژانە بەردەوامین. بۆچی ناتوانین ئەم کارە کە ئەزانین باش نییە دوور کەوتونێتە لە کۆمەڵگا ناتوانین وازی لێبین. بەڵام پێشەوەی بچینە ناو ئەو پرسیارە ئەمێ پرسیار لە جەناب بکەم چکە بەهۆی ماشەڵڵا چالاکیەکانتەوە کە دەیتە باشوورەوە ئێمە زۆر بە ئەستەم تۆمان دەست دەکەوێت. حەزمان کرد بزانین سەرەتا ئەو چالاکیانەی جەنابێت کە دەستی پێەکەن ژمارەی چالاکی بووە کە ئەم چەند ڕۆژە لێرە بوویت سیمینار و ئەو بابەتانە لە هەولێر. باسی ئەو چالاکیانەمان بۆ کە ناوڕۆکەکەی چی بۆ ئامانجی ئەو چالاکیانە چی بووە؟ پێش لە هەموو شتێ دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم سڵاو و ڕێزیش بۆ و بینەر و بیسەرانە ئەمان بینن. میوانداری ئەم وڵاتیشە بۆ من هەمیشە پڕ لە ڕێز و خۆشی بووە، دەستخۆشی لە هەمووی خەڵکی وڵاتەکەم. دواتر من کە تێم بۆ کارێکی زانکۆ تێم لە پراوێزەکەیە تەلەڤیزیۆنەکان و ئەنستیتۆکان و ڕێکخراوەکان و ئەو جێگانە کە کاری کۆمەڵایەتی و خزمەتی کۆمەڵایەتیەکەن وەکو هەستێک کە لە منە ئەیبین و لە خۆی چیانە هە داوای هاوکاریەکەکەن منیش بە پێی توانام خۆم ناوشێرم تا بتوانم لە خزمەتیان ئابم کە هەمیشە کات کەم تێ و داواکاری زۆرە. دوێنێ هێمە هاتیینە هەولێر وابزانم نێزیک بە 8 چالاکیمان بوو. ئیسا هەر هەمووی بێژم خەڵکەکە بێتاقەتەکە بەڵام بگومان ئەو 8 چالاکیە جی خۆی گرتۆتەوە زۆر زۆریش. هەر ئەوەندە بێژم ناوەڕۆکەکەی گشتی پەیوەندی کۆمەڵایەتیە. ئەگەر مامۆستایانن چۆنتەکی تەلەبە، ئەگەر شەریکەیەکە چۆنتەکی فەرمانبەرەکانیە، ئەگەر وەزارەتێک کوێت جێگەی کوێت گشتی ئاخرێکی هەر تێتۆ سەر پەیوەندی گرتن و ئەگەر بیکەمکردنی ئەو زنجیرەیە وشەیەکی دەروون ناسانە بێژم یەکێک لە دەروون ناسەکانی نەهزەتی سێوم وەکو گلاسر ێژێ هەمووی گرفتەکانی بەشەر یەک وشەیە گرفتی کۆمەڵایەتی یا پەیوەندیە. ئەگەر دوو وڵات و یەکۆشەڕەکەن گرفتی پەیوەندی گرتنیانە هەر کایەتەوە بوو شەڕەکەش دوایێتی. دکتۆر ئامەرە تەکنۆلۆژیەکان و کۆزانین لانی ئیجابی و سلبیشی ئێمە چۆن بتوانین بەکاری بێنین بەڵام زیاتر لایەنە ئەرێنیەکانی وەرگین. جیهان لە پێشکەوتنە ناکرێت ئێمە بڵین بەکاری نانین، بەڵام بە چ شێوازێک هەم تێکەڵی بین و لایەنە کۆمەڵاتیەکەش وەلانەنین. پرسیارەکە زۆر فراوانە ئەگەر گەرەکمانێ وەڵامی بدەینەوە مەگەر خاڵ بە خاڵی بکەینەوە. جارێ بزانین تەکنۆلۆژیا چی ئەکات، جا باسی ئەرێنی و نەرێنیەکەی بکەین. تەکنۆلۆژیا با تۆزەتریش تەکە دەمە دووەوە ئەسەم کولتور چییە؟ ئەگەر جیهان بکەینە دوو بەشۆ هەرچێکی تەبیعەت و سروشت خۆی کردیەسی کولتورنی وەکی دار و درەخت و ئاسمان و زەوی و خۆر و ئەمانە هەرچێک تەبیعەت نەیکرۆ بەشەر دروستی کرە کولتورە. جا بەشەر بۆ دروستی کردێ
بۆ پێویستێکی ژیانی دروستیەکات بۆ جوانکاری نازانم بۆ فێرکردن بەمە ئێمەژین کولتور کە خۆی ئەوێتە دوو بەشەوە بەشێکی ئەوەیە کە کەرەسە و ئەسپاوە و فیزیکاڵت ئاوا ئەکرێت دەستی پێوە بدەیت وەکو دووربینێک وەکو کامێرەیەک وەکو سیارەیەک وەکو یەخچاڵێک سەلاجەیەک ئەمانە ئەمەژن پێی تەمەدن بەشێکیی بیرۆکەیە کە ئەوەی بۆ ئەو بیرۆکە دروستکرێت بەمەیانێژین کولتور بۆ نمونە ئێمە ئەگەر سەتەلایتمان دروستکرەوە تەمەدونە وەلێ لە سەتەلایتە چی ێژین ئەوە کولتورە ئەمە ئێمە دروستمان کرێت ئەم کولتوریچە خۆیەوێتە دوو بەشەوە بەشێکی ناوی تاکە کەس لە ناوە خوێنەوارە لە ناوە قەلەقە لە ناوە بێتاقەتە بەشێکیش کۆمەلگا و ژینگەیە کە ئەم تاکە پەیوەندی تەکاگرێ هێمە ئالەم دوو بەشیچە ئەشێ ورد بووینەوە بزانین خەریکین کە ڕۆڵی تکنۆلژیا لەسەر کام بەشێژین لەسەر بەشی تاکەکە ڕۆڵێکیە لەسەر کۆمەلگاکەش ڕۆڵێکیە بۆ نمونە ئێمە سەدان ساڵی پێش سیارە هەر نەبوو تا یاسای ڕێوبانمان بێ و پۆلیس دروستکەین و شۆفڵ خاستکەین و ئەو جادەوبانی پێخواست بکەین کە ئەوە دروست بوو دەعام دەستی پێکرد دەعام دروست بوو بۆ بەرگری لە دەعام مەجبورین کولتوری سیاقەت و ڕانندگی دروستکەین 10 ساڵێکە 15 ساڵێکە مۆبایل هاتووە پێشتر ئێمە سمارتفۆنمانەوە مۆبایلەکان ئانالۆگ بوون ئێمە ئەو کاتە شتێکی زیاو بوو لە ژیانمانە پارەیەک و ئەمە تۆ بۆچی خەرجەکەی هەر پێویستی ئەمڕۆ ئێمە بە 2 سیم و بە 3 سیم و بە 2 هەندۆ هێشتا هەر جا ئیسا بەربووینە سەر ژیانی تاک و ژیانی کۆمەلگا ێژن ئەمە خەتاس ئەوە سزایەسی ئەمە باشە ئەوە ئەرێنی ئەوە نەرێنیە نەزەری شەدەین لە ژیانی مەجبور بووین یاسای سایبری دروستکەین پۆلیسی سایبری دروستکەین خەتاکانی بەشی سمارتفۆن و خەتاکانی بەشی تۆڕە کۆمەڵایەتی لە پەرلەمان یاسایەکی بۆ یاسای بۆ دەرکەین ئەمە دیارە ئەمە تەمەدونێکمان دروست کردێ بەڵام ڕێوڕسمی بەکارهێنانەکەی فێر نەبین ئەبێ هەموو ڕۆژێک یاسایەکی تازە قەرارێکی تازەی بۆ دەرکەین فێرکارێکی تازە کە ئەگەر گەرەکمانە تەمەدونەکە وەک خۆی بڕوا ئەبێ سیستمی پەروەردە پێش لە مردمی ئاسایی ئەم دەردە پێ بزانێ و پێش لەوان پلانی بۆدانی و پێش لەوان مناڵەکان کە تێنەکایەوە فێریان بکات ئەمە لە بەشی کۆمەڵایەتەکە لە بەشی تاکی چامنۆک و تاک پارە ئەدەم ئەم شتە ئەکڕم عمرمی تیا سەرفەکەم هەموو ڕۆژێک ئەچم دەیان سەعات وام لەوێ ئەبێ پرسیارێ لە خۆم بکەم خەریکە بەکارم تێنێ یا خەریکم بەکاری خەریکە پارەم لێ ئەبڕێ یا خەریکم پارەی لێ بەدەستێنم ئەمانە پرسیارە لێکن کە ئەگەر بەوردی لە هەر کامێکیانەوە بفەرمون لەویانە کەواتە چۆن هاوکێشەکە بتوانین دکتۆر پێچەوانەی بکەینەوە لە جیاتی کە ئەو ئێمە بەکاربێنێت چی بکەین ئێمە پەیوەندیە کۆمەڵاتەکانمان بەهێزکەین ئێمە تۆڕە کۆمەڵاتەکان بەکاربهێنین ئەمە فێرکردنی گەرەکەی وەکو هەموو شتێکی تر کەسێک کە سیارەیەک بەکارتێرێت کەسێکە سیارەکە بەکاری ترێت بەیانی بنزینی تێکرێت تا ئێوارە سوڕاست و پارەیەکی لێ دەست نەکەوتەوە سیارەکەیی کۆن کرد و کاتی خۆیی لەبێن برد و بنزینەکەی تەواو کرد و ژینگەی خراو کرد کەسێکی تریش هەست سیارەیەکی هەیە بەڵام مێژێ ئەگەر بە تاکسیەک بچم هەم ڕەحەتترە هەم هەرزانترە خەمی سیارەکەی چم نییە ژینگەش دووکەڵاوی ناکەم و ژیانیشمەوە مڕێەوە ئەم دوو کەسە تەفاوتیان وا لە چییە؟ وا لە شێوەی بیرکردنەوەیانە سیارەیەکی یەک شەریکە دوو دانە فۆر دەدەیتە دەستی دوو کەسەوە یەکێکیان فۆردەکە ئاڵۆزەکە و شار ئەکاتە تەپوتۆز و قاڵ و دەکە لە خەڵکو و دەعام یەکێکیان فۆردەکەی ئاهۆن کردس و زۆر بە بەڕێزی و بە حرمەتوە تێت و یاسا و ڕێوبان گشتی بەرچاوەکە سیارەکان نییەن ئینسانی ناوی سیارەکان ئینسانەکانیش جیاوازی دەموچاولوت و گۆبڕیان نییە جیاوازی بیرکردنەوە کولتوریانە کەوای لێها ئەکوێتە سەر دەستگا فێرکردنەکان ئەکوێتە سەر تاکەکان کە ڕۆڵیانە ئەکوێتە سەر تەلەڤیزیۆنەکان ئەکوێتە سەر میدیاکان کە لەرەوە پارەیەک خەرج بکەین بزانین خەڵکەکەمان بەخێوەکەین یا پارەیەک خەرجەکەین خەڵکین خەتاکارەکانی سزادەین ئەبێ حکوومەت هەر ئاخری ئەم خەڵکە بە شێوەیەک ئاهۆن کاتەوە ئایا لە سیج ناخەریکی ناهۆنیانەکەینەوە لە خەستەخانە و نەخۆشی ناخەریکی ناهۆنیانەکەینەوە لە دوای توشببوونی مادەی هۆشبەر خەریکین لە دوای شێویانی بنەماڵەکەیان خەریکین یا پێش لەوە بردومانە لە دەستگای پەروەردەوە هەرە و پارەمانە خەرج کردەوە هەتاس بێخەم بوو هەر لە سیستمی پەروەردەوە بەخێو کراوە و پەروەردە کراوەتەوە باشە دکتۆر جگە لە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای هەرێمی کوردستان بە چ شێوازێک یاخود کۆمەلگایەکی دیکە هەیە وەکو ئێمە ئالوودی بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بێ ئەبیستین لێرۆلەیە کە لە وڵاتانی گیان زیاترە بەڵام ئایا ئێمەش بە هەمان شێوەی
وڵام من ژمێریاری و حساباتی ئەم شتە ئیسانیە لە بەردەستماوە بەڵگەی بژمی بەڵام بۆ پێی کە ڕاهێنەری بەعام خەڵک وای لێ هاتووە ئەمەش کە تکنۆلژیا کاریگەری کرد سەری بەشەر چون ئەو کەسە تکنۆلژیاکە دروستەکە خۆی چی نازانێت لێکەوتەکانی چی ئەبێت یعنی ئەو کەسە مۆبایلی دروستکرد نێزانی مۆبایلەکەی ئەکەنە سمارتفۆن و لەو دوا فەیسبوک و ئینستاگرام و نازانم تلگرام و هەمووی ئەو شتانەی پێوەسڵێەوە لەو لا بنەماڵە جیاتی پێکەوە دانیشن قسە بکەن پێکەوە دانیشن لە موبایل کەڵکۆرەگرن قسە بە یەکۆ ناکەن هەمیشە ئەمە دوای دروست بوونی تکنۆلژیاکە دەست پێەکە ئەبێت کەس هەزیرەکەکان دوای نەکەون پێشتر خەمی بخۆن ئەوەیە کە نیل پۆستمەن کتێوێک لەسەر ئەو بابەتان نووسێژێ تکنۆپولی تکنۆپولی مانای ئەوەیە کە چۆن تکنۆلۆژیا کولتورێک ئەخولقێنێ دوای خۆی کە خاوەنی تکنۆلۆژیاکەیش نەی ئەزانی ئەم کولتورە بڕایەتێ نمونەیەکی زۆر بەسیتی کە لەوێ باسەکە ئەو سەدان نمونە باسەکە یەکێکیان هوزەنگی یا ئەو پلە پێیتی ئەنەیت و سواری ئەسپەویت کە ئەوە دروستکریا ئەسپ لە وەسیلەی بارکێشان بوو بە وەسیلەی شەڕ وەکو بێژی بووە تانگ بووە هەواپەیما فۆداڵەکان کە ئەسپیان بوو دەدانیان بوو دە پیاویان سواری ئەسپەکە کرد بار بوات ئێستا پێ ئەناتە هوزەنگێکە و شمشێرێکی بەدەسەوەیە بە تەنیا چاری دە پیاوەکە هەرکێ دە ئەسپی بوو دە پیا و سواری و کە هوزەنگی دروستکرا چون پێی نەنایەتە ناوی ئەوەیە لەسەر ئەسپەکە ئەتوانی بیخیتە خوارد وەلێ پێی والوێ پێی بتەوە و ناکەوێت سیستمی فۆداڵی دوای دروستکردنی ئەو پارچە ئاسنە کە پێی ئەچتە سواری ئەسپ دروست بوو چون فۆداڵ بە یەک دانە ئەسپ بە یەک دانە سوار دە پیاوی شەڕکەری پیا کرد یعنی هێزی دە پیاوی بوو وەکو بێژی دەوڵەتە زل هێزەکان ئیسا چەکی گەورەیان هەیە بەو چەکی گەورە خەریکن دەستکاری کولتوری جیهانەکەن ئێستاش هەر چێک دروست ئەبێت لێکەوتەیەکی بێت ئەو لێکەوتە کولتورێک دروستەکە ئەو کولتورە ئەگەر ئەرێنی و نەرێنیە جا ئیتر ئیسا ڕۆڵی خێرخوازەکان زاناکان ڕۆشنبیرەکان دەستگای پەروەردە میدیاکانە کە بە دێوی ئەرێنیە یا بە دێوی نەرێنیە خەمێکی بۆ بخۆن و ئیشێکی بۆ بەڵێ دکتۆر کەواتە ئێمە خودی خۆمان وەک جەنابەت خودی خۆمان شتێک دروست دەکەین ئەیکەین بۆ بەکاری بێنین دوایە ئەبێ بە کولتور نازانی چۆنیش کولتورەکەی بەکاربێن ئێستا ئێمە پەیوەندی کۆمەڵاتەکانمان کاڵ کردوتەوە چۆن پڕڕەنگی کەینەوە چۆن تۆخی بکەینەوە لە چەند ڕێنمایەکی بچووک چونکە من هەمتر ئەمانە گشتیان لەبەرەوە بینەرەوە حاڵی بێ من مەجبورم شتێک بێژم ئێمە یەک دنیامان بوو پێش لە تۆڕ کۆمەڵایەتەکە هەرم دنیا بوو گەرەک تو یەکێک ببینی ئەبواە ئەگەر وا لە ئەو دیوی خانووەکەەوە تا ئەو دیوی خانووەکە ساردوایە گەرم وایە هەڵپسایی بڕوایی ئەو کەسە گرنگینەوەیە بۆ تۆ ناچویت پەیوەندیەکە ڕاست بوو بۆ چاو پێکەوتنی ئەوایە هەر ئەوەندە کە پێویستە ئەگەر پارێز خەرجی بکەی ئەگەر هەنگاوە بینێ ئەگەر ڕێزە بیگری ئەنا نەکریا و ئەمە کارێکی کردو پەیوەندیەکان زۆرتر لە ڕاستیان نەکرد تا لە درۆ بەڵام میسال لە ماڵی خۆتۆ دانیشی بێ ئەوە هەڵپسی معلوم نییە ڕێزمە وەرێ بازێ کەس لەسەر ئاوی چاوەڵامەدات لێوە داوای لێبوردنەکەم تۆ لێوە وڵامە دەیتەوە وڵامێکە پێویست ناکە بۆی هەنگاوێک بنێ پێویست ناکە بۆی جلەکانە بگۆڕی ینی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئەم شێوەی پەیوەندی گرتنە چون ئاسانە هەرزانە گومناوە ڕەنگا و ڕەنگە جەزابە دڵکێشە هەمومانی بەرەولای خۆی بدە هەر بە شەر واسە هەر حیوانەکانی تریش ڕاوچیەک گەرە کێسی ڕاوێک بگرێ ئەبێت شتێکی شیرینی بۆ داناتابێ ئەویش بە ئەم شیرینیەلێ کە هەرزانە زۆر فراوانە ئاسانە بەرەی زۆرە تێچووی کەمە کەسەکە بەرەولای خۆی ڕاکێشێ گرنگترین خاڵێکی وەسەم کەسە ئەتوانی خۆی نەبی دکتۆر بەڕاستی ئەوەندە خۆشحاڵین بە قسەکانە ئەوەندە قسەکانە شیرینە و گرنگە بینەرانیش پێیان خۆشە بەڵام کەمێکیش کۆتایی نایەت زۆری قسەوێت بەڵام زۆر داوای لە بوردنەکەین لەبەر کەمی کاتەکە گرنگترین ڕێنمایی خۆتمان پێ بڵێ لە بەرۆی کاتەکەمان کۆتایی هاتووە سپاس دەکەین بەڕاستی پێمان خۆشە هەرچەندێک گوێی بیستی تۆ بین هێشتاکەمە بەڕاستی شی نەکرێتەوە ئێمە حەزمان نەکرد پرسیارەکانیشمان کورتە کردو پرسیارەکانمان کەمە کردو بۆی کە جەنابەت زیاتر دمزانیا کاتەکە چنێکە من هەر ئەوەندە بێژم ئەبێ ئەم کەسە لە خۆی بپرسی لە جیهانی واقعا ئەم شتانە ئیسائی کەم ئایا لە جیهانی واقعی چا ئەتوانم ژنەکەم بلاک بکەم ئایا ئەتوانم لە جیهانی واقعی چا لایکی کەسێک بکەم و دوای دقیقەی لایکەکەی لێ بسێنمەوە
ئایا لە جیهانی واقعیچ هەروە ئەتوانم تەکی ئەو بەرپرسەوە کە لێراوە خۆمم بردە سەڕێکی ئەو تێ ئەخڕم و ڕخنەی لێگرم ئەتوانم ڕخنە بگرم ئایا ئەم عشقە لەویانە ئەیکەم بە وشەی کەسێکی تر کاتم کردو و لە جێگەیەکی ترا پێستم کردێ هەر ئەو عەقڵ و سۆزمەوە پێ وەختەیەگە ئێمە بەرادەرەکەم من بە عشقی یەکێکی تر عاشقیەکەم بە گۆرانی یەکێکی تر کەسێکی ترە لاوێنم بە ناوێکی ترۆتەکی کەسێکی ترا هەڵەسم هیچی خۆم نییەم خۆشمم لە خۆم ون کردەوە خۆچمم لە خۆم گم کردوێ ئایا ژیانی ڕاستەقینە بەبێ خۆمەکرێت هێمە لێرا زیاتر لە هەموو شتێک خۆمانمان دۆڕانێ من ێژم خۆمان بدۆزینەوە و بەڕاستیش لەویانە وەکو جیهانی واقع نییە تۆ ئەبێ ئاخری لەو تۆڕە دڵکێشە کە بە هەموو ڕەنگێک تۆی کێشە بێتە دەڕۆ چون برسێتی لەویانە تەواو ناوێت ئەبێ بێتۆ ژیانی واقع ئایا لەوێنە ئەوە پارە دەستکەوتووە برسێتی ژن و مناڵەکەتی پێلا بووی خێزانەکەتی پێ بەخێو بکەی ئایا ئەو سۆزە لەوێ دروستکرەوە مناڵەکە ئیسا برسیە و بانگتەکە دەجار بانگی کرد گوێ و پێوەنەو ئەو نە هەست سوحا مناڵەکە لێ نەسێنی ئەگەر خەریکە مناڵەکە لێسێنی وریە زۆر زۆر سپاس بە وتەکانە دەست خۆش بێ سوش بەخش بوو بەڵێ بم جۆرە هاتیینە کۆتایی بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشی ئەمڕۆ بۆ هیواین کاتێکی باش و سوود بەخشتان لەگەڵا دەچینە بڵتونی هەواڵەکان پێکەوە.